باشووری کوردستان لە ڕووی سیاسی سەربازی دابینکردنی پێداویستی پزیشکی هاوکاری پێویستی پێشکەش بە خۆراوای کوردستان کردووە و لە هەموو کاتە پێویستەکاندا وەکەڵوێستێکی نیشتیمانی و نەتەوەیی بەردەوام پاڵپشتی لەو بەشەی کوردستان کردووە. لە ڕووی سیاسیەوە زۆرینەی هێز و لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان پاڵپشتی خۆیان بۆ خەبات و تێکۆشانی کوردانی خۆراوا دەربڕیوە و زۆر جارش لە کاتی ئەو سەرکەوتنانەی کە لەو بەشەی کوردستان بەدیهاتووە جگە لە پاڵپشتی ئامادەی خۆیان نیشان داوە بۆ هەر جۆرە هاوکاری و هەماهەنگیە کە پێویست بێت. بەڵام ئەوەی بەدی دەکرێت لە نێو هەموو هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان بەکردار پشتیوانی خۆی بۆ سەرخستنی ئەو سیاسەتە دەربڕیوە کە لە خۆراوای کوردستان پەیڕەو دەکرێت و زۆر جاریش هاوکاری و هەماهەنگی پێشکەش بە خۆراوای کوردستان کردووە و بەردەوام لە پەیوەندیشدایە بۆ سەرخستنی خەبات و قوربانیدانی ئەو بەشەی کوردستان. لەلایەکی ترەوە هاوکاریەکانی هەرێمی کوردستان لە ڕووی سەربازیەوە بۆ خۆراوای کوردستان بایەخێکی یەکجار گەورەی هەیە و تا ئێستا بۆ چەندین جار کاروانی چەک و پێداویستی سەربازی لەلایەن دژە تیرۆرەوە ڕەوانەی شەڕڤانان کراوە و لەگەڵ ئەوەشدا بەردەوام پاڵپشتی لا سەرکەوتنەکانی هێزە شۆڕژگێڕەکانی ئەو بەشەی کوردستان دەکرێت. لە ڕووی دابینکردنی دەرمان و پێداویستی تەندروستیشەوە تا ئێستا 3 کاروانی پزیشکی ڕەوانەی خۆراوای کوردستان کراوە. هەموو ئەو پێداویستە پزیشکیانش لەلایەن تەندروستی سلێمانیەوە پێشکەش کراوە. وەک دکتۆر میران محەممەد بەڕێوەبەری تەندروستی سلێمانی دەڵێت باستەم ئەو دەرمان و پێداویستە پزیشکیانیان گەیاندووەتە خۆراوە. دەرمانی مغەزیتیایە، دەرمانی مناڵیتیایە، دەرمانی نەخۆشیە درێژخایەنەکانی تایە، دەرمانی تاقیم، بەڵام بەهۆی پێویستی ناردنیانەوە توانیویانە بەسەر هەموو کۆسپ و بربەستەکان دازاڵ بن و تا ئێستا لە ڕێگەی 3 کاروانەوە نزیکەی 65 تۆن دەرمان و پێداویستی پزیشکیان گەیاندووەتە خۆراوای کوردستان کە بەوتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بەهۆی ئەو هاوکاریانەوە ژیانی سەدان کەس لە مردن ڕزگار کراوە و ومێدش بۆ هەزارانی تر گەڕاوەتەوە. لە هەموو ئەمانەش گرنگتر پەرلەمانی کوردستان بەر لەوەی لەکار بخرێت لە ساڵی 2015دا بەڕەسمی سیستمی خۆبەڕێوەبەر و کارتۆنەکانی خۆراوای ناساندووە و بڕیاریدا هەرێمی کوردستان بەڕەسمی مامەڵە لەگەڵ ئەو بەشەی کوردستاندا بکات. ئەمەش بە پاڵپشتیەکی تری باشووری کوردستان دادەنرێت بۆ خۆراوای کوردستان و سەرخستنی ئەو خەبات و شۆڕشەی کە لەگەڵ هەڵگیرسانی یەکەم پرشکی شەڕ لە وڵاتەدا دەستی پێکردووە. مەریوانە بڵا، کورتسات نیوز.